سڵاو بینەرانی خۆشەویست ئەم کاتە و هەم کاتێکتان باش من محەممەد جەلیلم بەرنامەیەکی نوێی شەوانی ڕەمەزان لە شاشە جوانەکەی کەناڵی بادینانەوە پێشکەشتان دەکەم لە بەرنامەیە ئەم جارەی شەوانی ڕەمەزان هاتووتنە بازاڕی خەزای بەردەڕاست بابزانین هاوڵاتیان و کاسبکاران لە شەوانی ڕەمەزان چۆن کاتەکانی خۆیان بەسەر دەبن فەرموو بینەریان بەرنامەیە بن. سڵاوتان نەبێت. سەلاو سەرسام بەخێر بێم برام. لەگەڵ ڕۆژیگرتنی ئاوڕەکە چۆن بوون؟ بەخوای الحەمدوللا لەخوای بەزیاد بیجەوەکە خۆشە و دەڕوات لەگەڵ. باشە ڕەمەزان وابزانم زۆر بێتە کی فەرقە لەگەڵ ڕەمەزانەکانی دیکە. جەوەکە خۆشە و وەختەکەش دەڕوات و چۆن کاتەکانی خۆت دابەش کردووە هەم ڕۆژیگرتنەکەت هەم ئیش و کارەکانی خۆت چۆن دابەشت کردووە؟ وڵا لەخوای بەزیاد بی دەڕوات لەگەڵ پشت نیوڕانان تێنیشی و ئەتا شوێ پاشمەکەی دەکەین و دەنوین. باشە ماندووتان ناکە لە نۆڕان تۆزە گەرمە جەوەکە و ناوەڵا و ساڵ لەگە ساڵەکانی کە فەرقە زۆریش خۆشە زۆر گونجاوە لەخوای بەزیاد بیت. شوتی تینە شوتیەکان چۆنن بە چەندینە لە چێن دەردەینە؟ وڵا شفتیەکە بە خۆی معلومە هەموو ئیرانیە و شفتی ئەو ساڵ گرانە مایگە ڕەمەزان هات گران گومرکەش لەسەر لاچوو هەر لەسەر دەستەی توجاری دوتاریش هەر دەلێت ناین نەخوارێ ناتە خوارێ سعرەکەی باداگە خوارێ فەقیر و فقەرات پیان دەکرێت بکڕنەوە. شوتیەکەی خۆمان هێشتا پێڕانەگەیشتیوانی ئەوە بەس ئێرانیە خۆمان دەربچی سعرەکەی دادەبەست بەس ئێرانیە لە خارج دێت و گرانیشە فەقیر پێیان ناتەکڕین. باشە چەند گرنگە ئەو بازرگانەیە ئەو دوکاندارەیە ئەو کاسبکارەیە هەرزانی بکە ئەوەی کە لە توانایدا هەبێ نەفەکان ڕزاکە بۆ ئەوەی کەسانی ئەژارەکان بتوانی بیکڕن. چەند گرانیش بینی مەجبوری هەرزان بدەیت چیلۆ 100 دینار لۆمە تێدایە 100 دینار ئەمە بە 150 بینین 50 دیناریش مصرف 100 دیناری لۆمەیە ئەگەنە زیاتر نییە بەس خەڵکەکە ئەوەندە باش نییە خێرەکەی ئەوەندە نییە بەس ئەمە قەنەعەتمان هەیە کەم خۆر بەدایم خۆر بە هەر ئەوەندەیە. زۆر مهمە قەنەعەتت بە ئەوەی شەیات دەبێت کە بۆ بڕۆپارەیەکە بی کە وەلی دەکەیت وەیە قەنەعەت لە هەموو زیاترە ڕێگایەکانی سەرکەوتنی ژیان خۆی قەنەعەت بخۆی قەنەعەت شەرتە کە قەنەعەت نەبێت ڕۆژێ ملیۆنێکە دشەویت فایدەی لێ نادنی هەر حەز دەکەی بکەیتێ 2 میلیۆن و 3 میلیۆن ئەدی هەبەدی دەکەوی بەس ئەگەر کەمت هەبی کەم خۆر و دایم خۆر ئەسراحاتی ژیانتیش خۆشترە. باشە چەند گرنگە لەو مانگەی هاوکاری خەڵک بکرێت یعنی بازرگانەکان بابە ئەم ساڵە بە قازانجەشی زۆر نەکەن لەو مانگەیە ئەدی بەس بێ ئیشە فێر بینە لێ ڕاهاتینە ڕەمەزان و ڕۆژەکانی دیکە لەکەنیان یەکە ئەوەی خوا نازبیت فەرقە لەگە خوا ناس نەبیت فەرقە. باشە زۆر دەڵێن مانجە ڕەمەزان دەکەنە دەرفەتێک بۆ گرانکردنی شتەکان دەبینی خۆرمە گران دەبێ گۆشت گران دەبێ شت گران دەبێت ئەوەی ئیش بەدەستەوە دەکات هەموو نا بەس ئاغلبیەکەی وەها ئاغلبیەکەیەوە دەکەنە ڕەمەزان عالەم برسیتی لە بۆ خواردنی دەڕات دەیکە نەگرانی یعنی مانگە ڕەمەزانە عەکسیوە دەبێت عالەم کاتە هەرزانی خێر و خێراتە خێری بەدەستبینی ئەوان دەچ شەڕی بەدەستدەینەوە تاوانەوە. باشە پێت باشە ئێمە لە خۆمانەوە دەست پێ بکەین ینی خۆی لە خۆمانەوە دەست پێ بکەین حوزێنیە نەفەرشکە بێت ئەمە بڵێتەوە ئەمە بە خۆمان خۆمان ڕاستکەین و لۆ خۆمان خوار بکەین و نەفەرشکە بێت ڕازمان کاتەوە. مانجە ڕەمەزانی شەومان فێر ناکە کە ڕەمەزانە بسلمانی خۆت بە چ دادەنی بە بسلمان دادەنی خۆ کافر جوولەکەکەەوە چیمە ناکات. زۆر دەڵێن کافرەکان لە مانجە ڕەمەزان شتەکان بۆ موسڵمانان هەرزان دەکەن لە ئەوروپا لە ڕێمایی دەدەن و چاکسازی دەن بەس ئەمە ڕێمایی نادەن و تندڕەوی دەکەین زیاتر گران دەکەین لۆی قازانجی عکسی دەکەین ئەمە عکسی دەکەین بەس بە جنسی و بە دەنگ بسلمانین وەکی دیکە ناوە ڕاست نییە. ئەم ساڵێکە کە دەبینی شتەکان وای لە هاتوو ساڵانی داهاتوو باشتر بیت و ئیشاڵڵا بە تەمای خوینە ئیشاڵڵا 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 خۆشکە سەرچام سەر سەرێم خوافتکە سەر سەرێم بەڕێزی. سڵاوتان نەبێ کاکشا. سڵاو لەیوەش خۆشەویستم. ئێستا چۆن دەبینی ڕۆژی بازاڕی خەزای بەڕێژ هەند چەندە نزیک دەبینەوە لە جێژن لە بکاڵە و شتومەکەکان چی بەسەراتەوە؟ لە ڕاستیدا مانگی ڕەمەزانی پیرۆز وەکو لە ناوەکەی دیارە مانگێکی پیرۆزە بەڵام بەداخەوە
کە پێشتریش باسمان کردیە و دەبواە کە لە مانگی ڕەمەزان دێتن ینی کۆمەلگەی ئیسلامی بەگشتی ینی نرخی بازاڕیان دابەزان دەبایە هەر یەک وەکو بڵێ شعوری خۆی هەبای شعوری ئاینی ئیسلامی لەبەر چاو بگرتبایە بەڵام بەداخەوە بازرگانان بە هەموو ئەوانی کە کالای دێنە ناو بازار ینی وەکو بڵێ قۆرخکاریان کردیە دەزان کە خەڵکەکە پێویستیان پێەیە بۆ نمونە لە سەرەتای مانگی ڕەمەزان شیرنەمەنیەکان وەکو پاخلاوە و زەلابیە و هەتا قەسپ و ڕتە بۆ ئەوانە ینی زۆر گەران دەبوو ینی بۆ نمونە ینی ئەگە باس بکەین ینی ڕتەب لە هەولێر دایانگوت گەشتە 16,000 کەچی بەدەستیش نەدەکەوت ینی زۆر بەداخەوە ئێستا کە دەبینین بەرەو جەژن نزیک دەبینەوە کە دەبینین ینی خەڵکەکە پێویستیان بە جلوبەرگ و ئامادەکاری جەژنە بەداخەوە ئەویش دەبین کە وەکو بڵی قۆرخکاری دەکرێتن و بازرگانان ئەوەشیان قۆستەوە کە هەموو شتەکانیان گران کردەوە بەداخەوە من ینی دەبوایە حکوومەت ینی ئەو خاڵی لەبەر چاو بگرتبایە هەموو لیژنەیەکانی خۆیان لە هەموو شار و شارەکان دابش بکردبایە بەسەر بازاڕەکان کە نیان هێلاوای پێش کە ڕەمەزان بێتن کە نرخەکانیان وەربگرتەوە چەندە شتەکان بە چەندن ینی دەبوایە لە مانگی ڕەمەزانیش بە هەمان نرخ بفرۆشرابانایە بەڵام ینی حکوومەت ئەوەی ینی لەبەر چاو نەگرتیەوە کە چیش دەبینی کە حکوومەت لە سەر شاشەی تەلەڤیزیۆنەکان دەرێتن ما هەر کەسێکی ینی قۆرخکاری بکاتن یانیش بازار گرام کە شتەکان گرام بکاتن مە لێ پێچینەوە لەگە دەکەن بەڵام شتەکە هیچی وانە باشە کە دەبینیم دوکاندار و بازرگانەکە مانگی ڕەمەزان بە دەرفەت دەزانن بۆ قازانجکردن باشە چەند گرنگە لە ئەو قازانجەی کە دوکاندار دەیکات بازرگانەکان دەیکەن لە مانگەی با نەیکەن با نیوەی قازانجەکەی هەبێ بەخۆی ئەوەی کە ینی لە دڵەوە ینی موسڵمان بیتن ئەو شعورەی هەیە بەڵام زۆر بەداخەوە کۆمەلگەی ئیسلامی بەگشتی ئەو شتەی لەبەر چاو ناگرێتن کە ئەوە دەخۆستەوە کە دەڵێتن تەواو ینی ئەو مانگە بە دەرفەت دەزانم کە با خێرەکەی لەو مانگەی بکەم لەوانەیە لە مانگەکان دیانی نێتە پێشچاوی کە فایدەیەکی باش دەکاتن لەو شتانی کە دەینتە ناو بازار ئەوی بە دەرفەت دەزانێتن کە گران بکاتن دەگوترێت دا وڵاتە ئەوروپیەکان هەرچەندە موسڵمانی ژنین لەبەر خاتری موسڵمانەکان نرخی کاڵە و شتەمەکەکان هەرزان دەکەن لەو مانگەیە داشکانیان بۆ دەکەن وەکو گوتم ینی ئێمە کۆمەلگەی موسڵمان بەگشتی کە نالێم ینی ئەوە سەتاسەتی بەڵام بەگشتیەکەی ینی کە دەبینین ئێستا ئەوەی خۆی بە حەجی دەزانام حەجی دەزانێتن ئەوەی کە دەشتا حەجێ ئەوەی کە خۆی بە مسلمانێکی دەرەجەیەک دەزانێتن لەوانەیە زۆربەیان لە خەڵکی ئاسایی و لە خەڵکی در ینی کوبلەی کە ئەگە بێتە دەستیان ینی خراپتر لە بازار بکەن بەڵام کە دەبین ینی وڵاتانی ئۆروپی وڵاتانی ناو مسلمان ینی ڕێز لە مسلمانێک دەگرن لە ئاینەکەی هاو ئاینەکەی خۆیان دەگرن کە لە تەنیشتیانەکە جیرانێکیان مسلمانە لە بازارێک دوکاندارێکی مسلمان هەیە هاوڕێکی مسلمانی هەیە ینی ڕێزی لێ دەگرێتن لەوانەیە زۆر جاشە من بەخۆم ینی بینیتم کە هاوڕێم هەیە لە دەرەوەی وڵات دەرێتن هاوڕێم هەیە کە ینی کوبلی لەسەر ئاینەکان ترن کە دەلێ کە من دەبینتر کە من ینی بە ڕۆژومە ئەوی ینی کوبلی ئەو شعوری دەکاتن کە لەو کاتێک کە لەگەڵ منە ینی خواردن و خواردنەوە ناخواتن ئەو شعورەی هەیە بەڵێ باش کە دەبینی ئەو کێشەیە نەک ئەم ساڵەوەی چەند ساڵانە پێ دوایە لە ساڵانی داهاتووش هەمان کێشە ڕوبەڕوومان بێتەوە ئەگەر بەو شێوازێبی چارەسەری هەیە چارەسەری بۆ ئەم بابەتەیە چۆنە ئەو کەسێ ئەو خاڵە ینی خاڵی یەکەم و کۆتایی لە دەست حکوومەتە پێویستە ینی کوبلەی بازار کۆنتترۆل بکاتن بەڵام حکوومەت لەسەر شاشەکان هەر ینی کوبلەی کاغەز حبرێک و لەسەر وەرەقەیەک و لەسەر شاشەکان دەلێتن بازار کۆنتترۆل دەکەین و هەر کەسێکی قۆرخکاری بکاتن بازار گران بکاتن لێ پێچینەوەی لەگە دەکەین دەیبینە سزای دەدەین بەڵام هیچ کەسمانە دیێکە لە کا بلێتن فلانە کەسەمان گرتیە لەسەر هەمان ئەوەی کە بازاری گران کردو دەستا خۆشتر سپاس.
سلااوان لەبێ وەستا چاوم خواافت مادوو نەبن ئینشاء الله. خداحافظ کەمە ڕەحمەت دایک و باوک. ڕۆژیگرتنی ئاوڕەکە چۆن بوو؟ واللهی باشە بڕێکمانی دەبین لە ئیشەکەی بڕێک گەرمە بەس الحەمدلله باشە شەکانتان زیاتر لەبەر ئاگرە و مادووش دەبن. ئاگرەوە پا هاویری چا دەکەین و ئەوەیە و باشە ساعت چەند دێنێ ئێرەوە چۆن ئێوە کارەکانی خۆتان دەکەن؟ پشتی عسران دێن نوێژە عسری دەکەین و دێن شۆلی حاضر دەکەین هەویرە و مەویرەوە ئەگە خەڵتە بێت لەو خەڵکی چا دەکەین ئەگەر نێتیش دەچینەوە مانفتاری خۆ دەکەین دێنەوە چ خواردنێک دروستی دەکەن؟ وڵا پیتزەیە و لە حەم بەعجینە ئەو چتانێ و لە فەیە و جینانمان هێتیان و کەبابە ئەو چتانێ لێرە خەڵە باڵغە یعنی شەوان خەڵک دێت ئێرە گەنج سەردانی لۆ سعات دا 11 تا سعات دووگە لە قەلەباڵەخە چۆن خواردنەکان ئامادە دەکەن زیاتر بابەتی زیاتر خواست دەست و جۆرە خواردنێکە حەزیان وڵی خەڵک هەیە زۆر داوای لە فەی دەکە کەبابە لە حەم بەعجینە پیتزەیەوە مەسەن دێ زۆر پیتزەی دەبن بۆ ڕەمەزانە تو چەند ساڵە و کارەی دێت؟ وڵا تقریبا 4 ساڵە خۆت حەز لەو کارەی بوو یا زۆر ئەو شۆلە پێ مرتەحم فێر بووی یانی دەست لەکن مەلا لەولە خانگەها مەلە لەولە لێرە فێری خۆت کردوتەوە دانی لێرە بوو شۆ دەکەین لێرە بە وەستای شۆ دەکەین ئەو کارەکانی خۆ بکە چەند گرنگە لە مانجی ڕەمەزان ئێستا کە دەبینین خەڵک هاوکاری یەکتری بکە لە مانجی ڕەمەزان ئێستا کە دەبینین نزیک دەبینەوە لە جەژن هاوکاریکردنمان بۆ جەژن چەند گرنگە وڵی هاوکاری خەڵک فەقیر زۆرە دەوی یارمەتی فەقیر بدەی هەیە فەقیرە نیتی خاصە ئەو چەندەی بەرەوە عای دەچن عنی هەیە فەقیر عنیگە مەسەن نێک زکاتی هەبیت چەچ هەبیتن فەقیر گەلە زۆرە خاصە لە بەردەڕەش هەیە زۆر ئێستا ئامادەکاری دەکاتەوە بۆ جەژن والله ئەرێ وڵە هەیە خەڵک هەیە دەکەڕێتن پادەڕۆن تێ مندا لە فەقیر دەڕۆن تێ کابرا زیج بە خۆ دەسوستێت دەبی ئەوە چی هەلە بۆ بکە عنیوانێت دەوڵەمەند تەنها لە مانجی ڕەمەزان هاوکاری فەقیر بکەین یا خۆ هەموو مانگەکانی والله هەمومان فەقیر دایمەن حەقی لەسەر دەوڵەمەند هەر هەیە پێویستی بە هاوکاریە ئەرێ وڵا پێویستی بە هاوکاری هەیە چاوە گەرم نییە ئەو ئاگرێ والله ما گەرمە چی لێ ڕاهاتین شۆلمانە ئەگە نا گەرمە فێربوونە لەگەڵ نانە فێربینە باشە گەرمە بەس تەحمل دەکەین پالە بۆ نرخەوە چۆنە نرخەکان هەرزان وڵان هەرزان بە هەزاریە لەمو جیان گران بەس لێرە مناسبە لە بەردەڕەش خواردن دایمەن عنی عام مناسبە نرخەکان باشە یعنی خەڵک هەلێ وڵا هەرزانە باش سەرکەوتوو بنی خدا عافیت کەمان ڕەحمەت داک بەخێر بین سەر چاوان هاتن سەر چاوان بین عليكم السلام بخير بين سرتان ڕۆژیگرتنە چۆنە؟ والله الحمد لله الاخوي بزيار بي باشن يعني عيب مانيا زور تيني هەر باش ممنون سباس ئێمە چ کار دەکەن والله اما ئێوە خاوەنی مەتحەمن والله اما اشي ما مطعمه او هشت نو صار ما اشي مطعم دكين ساڵە ماشاءالله اري والله لا هولي ايش ما ذكر انا على منشی زۆرە لەگەڵیش اري والله وشي خو ما نتسبكين راتينا والله دەبینی گەزەکان دەبینین زوو ئیشەکانی خۆیان دەگۆڕن ئەوە چۆن هاتە 9 ساڵ 10 ساڵ دەبێ ئیشەکەی خۆت نەگۆڕن اشي خو ما نخوش دوي لي راتينا اري والله برون دي او اشي مطعم دكين پێ کردووە ساتا باڵێن لەگەڵ چێ دەستت پێ کرد ئیشەکەی خۆت والله برادرك ولا اولير بيكو ايش ما ذكر وخوادنا براسي تماشا ما كر زور خوادنا بتام قلت ما بتشتك نمونك لبدرش داين بزان كودبي والحمد لله باش وعيبين ابو خلق رايان ليمان يعني سەرکەوتوو بنی شاڵ نون سباس ڕۆژیگرتن و ئیش و کارەکان با بڵێن ڕەمەزان چۆن ڕێکت کرد و کاتەکانی خۆت دابەش کردو چۆن کاتەکانی خۆت بقرآن برمضانان إسا مطعم بيتا بشتي فتاري أما بيشي شەوان دەکەن شوان زور بيتا الشوان أو باشێ حتى باشي أو يسا بيدلين إسكاني بردرش بيش رمضان بو سمينان ما كردوا حتى شوان درنك بس إسا سبينانية بشتي فتاري يعني شوانا زور بي ماندوو نابنەوە بقرآن تسبكن نيرا هاتينا دين عصر دين الشام حاصل دكينو بشتي فتاري دكينو وباشا باز على كش عيبني الحمد لله اخويا وزيادي دیتێ لە گەنجەکان دێنێ والله خلق زور دينا الى راينا اخواتنا كمان وزور يعني دين الشوان قلب بالغ ذبي ئێستا نزیکبوونەوەی لە جەژنە نرخی کاڵە و شتومەکەکان چی بەسەرهاتووە جلوبەرگەکان بەشەشی دەڵێن خەڵک دەڵێ گرانە بەشەشی دەڵێن ئەرزانە چۆن دەبینی تۆ والله براسي اسعار كان زور قرانا زور نبس هم تشتكان قران ويتا
بەس ئەکامە لێ ڕاهاتینە چ بکەین وا لەگەلی دەڕۆین ئەرێوە گۆشت کاریگەری لە ئیشەکان ئێوەی نەکردووە گۆشت کاریگەری لە ئیشەکە ئێوە نەکردو هەم ئەوێ ئیشتان هەموو لەسەر گۆشتە سەر چەندە گۆشت فرۆشەکان مشکلێکیان نەبوو لەم بەردەڕەشی کە نەفەکەی بەرز بکەنەوە کاریگەری نەکردو سەری ئیشەکە بە قورئان ڕاست گۆشت گران بووە گۆشت و تەڕە و هەموو بەعام گران بووە بەس ئەمە لەگەلی ڕۆین چ لێ بکەین ینی وەسعەکە هەر ئەوەیە شڵە بەس ئەمە چ لێ بکەین وا لەگەلی دەڕۆین نرخی گۆشت زیاتر دابەزی بۆ ئەوەی بتوانن قازان زەکی لێ بکەن زۆر جارێک دوکاندارەکان با بڵێن مەتحەمەکان گلەییان لەوە دەکرد نرخی گۆشت بەرزە و ئێمەش ناتوانین لەفەکانمان گران والله ئەمە لە مێژەوە ئەو مشکلەمانێ مشکلە گران بوونەکە مێژەوە بەس ئەمە کە هیچمان پێ ناکرێ یانی مەسەلەی گۆشت گرانە تڕە گرانە هەموو شتە گرانە بەس ئەمە داواکاریمان چی هەرزان بتەوە لەبەر قازانجی زۆر نەمایە ئەمە شوا لەگەل دەرێن لەوانەیە گوتمان پاشی جەژنی بەشیم ئەرزان بتەوە ئەرێ وڵە ئەوە مشکلەمان لە دوای جەژن هەرزان بکرێتەوە یعنی ئێوەش بتوانن قازان زەکی لێ بکە بەشی حەزەکەین هەرزانیتەوە ئەمە ئەرێ وڵە ئەوەمان دەوێت لە حکوومەتی بەس ئەشیا کە بڕە هەرزان بکاتەوە کە بڕە قازانج بکەین ئەمە لە فەمان لە بەدڕەش هەرزانە لەبەر ئەوەندێ ئەرێ وڵە سەرکەوتو بینی مەمنون خۆش زۆر بەخێر بێن سەرچاوم عەزیزم خير بك عم حبا سپاس ممنون سڵاوتان هەبێت سلااو بخير به سرچاو بخير به لەگەڵ ڕۆژیگرتنا چۆنن والله لەخوای گەورە بەزیاد بێ باش الحمد لله لە فەزلی خوای تان ناکە نا تاکە لە بەرەوەی بەڕۆژ ئیش ناکەین ئێستا ئیشەکە هەمووی شەوە لەخوای گەورە بەزیاد بێ زۆر باش شەوان چۆن کاتەکانی خۆت بەڕێ دەکەیت چۆن کاتەکانی خۆت دابش کردووە واللهی شەوان زیاتر لە دوای نوێژی مەغریبەوە کە ئەفتارەکەین دواتر دێینە بازار ئیسکان لەبەر دەڕەش لێرە دەست بە ئیشەکەین هەتا کاتژمێر دوونی و هەتا نزیکەی سێ دەست بە ئیشەکەین دواتر ئەگەڕێنەوە ماڵەوە ینی هەر وەکو شەوانی اعتیادی بەڵام ئێستا لەبەر ئەوەی بە ڕۆژ ڕەمەزانە بە ڕۆژوین ئیش و کارەکانمان زیاتر شەوە شەوان تۆزێک تاخیرتر دەچینە ماڵەوە نزیک پاشێ و لێ هەتا نزیک پاشێ بگرا تاوەکو مامۆستایانی ئاینی کە باریشەکەن ئێمە هەلە بازارە هەلە بازار بازار چۆن دەبینی ئێستا خەڵک چۆن ئامادەکاری دەکا بۆ جەژن کەتو لە ناو بازاری واللهی ئیش و کار بەعام تۆزە زعیف بووە لەبەرەوەی موچە تاخیرە بێ بگرە غەراد و ئەشیا و ئازوقە هەموو شتێک گران بوو لە بازارە کاریگەری هەبووە زۆر ینی کاریگەریی ئەوتۆی خصۆتە سەر بازارەکان هەموو شتێک گران بوو بەداخەوە کە پێشتر لەوانەیە لە فێکی سنگت خواردبە بە 500 دینار ئێستا بۆ بە 750 ئەمانە شەمی کاریگەری هەیە لەسەر بازار کاریگەری هەیە باش تۆ چۆن کاتەکانی خۆت ڕێخستووە با بڵێن هەم ئیش و کارەکانی خۆت دەکەی و هەم ڕۆژیەکانی خۆشت دەگرێت واللهی بە ڕۆژ ئەوە الحەمدولillah لە فەزلی خوای گەورە بە ڕۆژوین بەڵام شەو کە دەینە ئێرە لە کاژێر حوتی ئێوارەوە حوت و چارێکە ئاوە ئیشەکەین هەتا وەکو کاژێر 11 تایمێک وەرەگرم ئەوەی کە لە شوێنم ئیشەکە ئەو دێتێرە تا کاژێر 12 دواتر خۆمە گەڕێمەوە بازار و تا کاژێر سێ و چارێکێک ئاوە لە بازار ئیشەکەی کارەکەی خۆت هەبوو بەڵێ پیشەکەی خۆم خۆش دێ بەڵێ بە شانازی کرێکارم و چاچیم و پیشەکەی خۆم خۆش دێ چۆن بڕیارەدەوە ئەو کارەی بکەی حەزت وە بۆ حەز و خولیات هەبووە وڵی دوای ئەوەی من پێشتر دوکاندار بووم بەڵام بە حکمەوەی کە بازار نەما ئیش و کار تۆزێ لاواز بوو پاڵە پەستۆ خرا سەر بازار بڕیاندا کە تاگلانانە بڕیارمدا و ئیشێک بکەم بۆ خۆم کە پشت بە توانەکانی خۆم بەستم سوپاس بۆ خۆی گەورە لە بازارە ئیسکان ئێستا چایخانەیەکم هەیە و ڕۆژانە خەڵکانی سەردامانەکەن لە هەموو چینەکان ناوبانجی خەڵک بەڵێ من هەرچەندە دەمێ ئیزافێ بخەمە سەر قسەکانی بەڕێستا من ئەو بازارم ناو ئیسکان بەڵێ پێشتر ئەو بازارە ناویی ئەو تۆی نەبوو بەڵام دوای ئەوەی لە یەکێک لە کەناڵەکان مقابلەیان لەگەڵ کردم ناوم نا ئیسکان و ئێستا لە خوای گەورە بەزیاد بە بازار ئێرە بە بازار ئیسکان بەناوبانگە زۆر ڕووی تێدەکات بەڵێ بە تاکید ئەرەوەڵە لە خوای گەورە بەزیاد بێ ئێستا گەنجێکی تا درەنگانێکی شەوە ئەگەر گوێ بدەینە خەڵکو و ئەوە دەبێ هەتا بەرەبیان یعنی تا دنیا ڕووناشی ببینەوە بەڵام ئێستا ڕەمەزانە
سڵاتان سڵاو لە خۆت باشی حواڵەت لەگەڵ ڕۆژگیری ناچۆن واللهی زۆر باشین الحەمدلله بەڵێ الحەمدلله ماندووتان ناکە ئیش و کار واللهی ئیشەکە ڕۆژی گرتن ئیشەکە ڕەمەزان وەستاوە لەبەر ڕەمەزانیش ناکەین چیشتان دەکرێەوە واللهی بە مدرسە مەژوڵ بووم و دەڕۆیشمە ئیشی مەطعمە ماسی کارەکانتان ڕاگرتووە ڕاگرتووە تا دوای جەژن دەست بە کار دەکەینەوە و باشە شەوان چۆن کاتەکانی خۆت بەسەر واللهی بە ئیسکان مەژغوڵین تینە ئیسکان چایەک دەخۆینەوە لوفایەکە دوایش دەڕۆینە پارک پیاسێکی پارک دەکەین و کاتەکە بە سەر دەچیت و دوایش دەڕۆینەوە لەناو بازار نرخی کاڵە و شتومەکەکان چۆن دەبێت واللهی ئەرزانن گرانن ئەم ساڵ گران بووە گران بووە دۆلار بەرز بووتەوە غەرادەکانیش لەگەلی بەرز بووتەوە ئانە شتەکە نایەتە کڕین گران بووە یعنی بۆ گران بۆ جەژن گران شتێک گران بووە گەر بزانین بەخوای کابوو گران سیارت کرد بێت توی بە سەردانی دوکانەکان ئای کالە گران بووە کابوو گران بوو هەم شتە گران بووە هەم شتە گران بووە شتیوە تاسیری لە کەسانی هێژار ئەو کەم درامەتەکان ناکات زۆر تەگەرار کردووە زۆر تاسیری کردووە چەند باشە هەرزان بکرێت شتەکان بۆ ئەوەی خەڵکی فەقیر و هەژارەکان بتوانن بیکڕن واللهی چەند هەرزامی بۆ خەڵکەکانی هەژار باشە ینی چەند هەرزامی باشترە بۆ خەڵک بەیوای ئەوەین کە شتەکان هەرزان بکرێت و بتوانن خەڵکی هەژار بتوانێت لە جژنی ئەم ساڵا بتوانێت ئەو شتێک کە دەیەوێ بیکڕن واللهی دەبی ئاگیان لە فەقیر و هەژار هەبی دەبی مساعدەی خەڵک بکەن یانەوان هەرزان دەینن گران دەکەن هەق کارە لێ دەکوژن بە 6-7 دەینن دەنە 15,000-17,000 گران دەکەن یانە ئەرزان بکەن سڵاو ماندوو نەبن بەخێر بین باشە ڕۆژیگرن و شکارە چۆن الحەمدلله باشە و شۆمان باشە الحەمدلله وسەتە و لەگەڵ ڕەمەزانش الحەمدلله دەقەتێ بەخۆشی و وا هەر باش بن چۆنە بڕیارتان داوە ئیشەکی وا بکەن تۆ ئەوگەنجێکی وا بڕیارە داوە مەزیینێکی بکەیتەوە لێرە ئەمن ئێوەستەیشکردنەکان سەرتاوە جا عامل دەستمان پێ کردو الحەمدلله ساڵک دوو بینەوەستا و هێدێدی فێر بین الحەمدلله 10 ساڵەوە ئیشمە ماشەڵڵا 10 ساڵە ئەرێوەڵەوە 10 ساڵەوە ئیشمە الحەمدلله دەبینی گەنجەکان زوو ئیشەکانی خۆیان دەگۆڕن تۆ کۆ هەتا ئێستا لەسەر الحەمدلله بەشەر دەبی سەبریە بیتن وایە سەبرتە بی دەگای هەمی مەرحەلەک ئێستا کە دەبینین زۆر لەگەر دیش دەکەن ئەوانە چێن لەگەڵ برامە و خوارزامە و عاملەکان یعنی یاری خۆمان هەری خۆتانن ینی برایەکانیش فێرە و کارەی خۆت کردەوە ئیشەکیت فێر بن باشە مهنەیە ئیشەکانتان چۆنە با بڵێن لە ڕووی دروستکردنەوە چۆن دەست پێ دەکەن لە شەوانی ڕەمەزان چۆن کاتەکانی خۆتاندا کاتەکان سەعات 3 یان 4 عەسر تێین ئیشەکان کامل دەکەین هەویرە و غەرادی خۆ تەرتیب دەکەین ئێوارەش نەومال پشت ئێوارە تێنەوە ئیش بەڵێ تێنێش نابن نا الحەمدلله تۆزە گەرمیشە کە دەبینێ خۆشە ئەوە زانی ساڵک دوو فێر دەبی لەسەر یان تاسیرت لێ ناکاتم الحەمدلله ئیشەکەمان خۆشە و خاوینە و زیاتر شتە خواردنێک دروستی دەکەن خواردنەکان ئێوە چین خواردن زیاتر لەحم بەعجینە و پیزەیە بە زیاتر لەحم العەجیم دەچێت زیاترە داوای لەحم العەجیم دەکەن بەڵێ لامەزینەکان چۆن دروستی دەکەن شێوازەکانیان چۆن هەریەک و با بڵێن مەتحەمک و شێوازەشی تایبەتی بەخۆیەیە بخۆی هەرکەس و مهنەی خۆتی و سڕمۆنەی خۆیتی چەند گرنگە لە مانجە ڕەمەزان هاوکاری خەڵک بکرێت ئێستا کە دەبینین نزیک دەبینەوە لە جەژن نرخی کاڵە و شتومەکەکان هەرزان بکرێت بەخوای وا بزانم کا لە بەردەشت هەمی جێارزانترە یعنی لەحم العەجیم بە هەزارە و لە هیچ جێش نییە بە هەزار هەموو 1500 و 2000 بەس لە بەردەڕش باش ئێستا کە دەبینین نرخی گۆشت گران بووە کاریگەری لەسەر ئێوە ناکە بەشەشی زۆر لە مەتحەمەکان دەڵێن تاسیری زۆر لە ئێمە کردو ئەمە ناتوانین لە فەکانی خۆمان نامەزینەکانی خۆمانیش گران بکەن چ کاریگەری کردوتە سەر خودێ هەندی پێمان بکرێت زیاد ناکەین و
ئەوەی دیش ئەگە پێم هەنەکرا دەبی زیادکەین نرخەکە یعنی زیاتر ئێستا غاز گران بیە گۆشت گران بیە ئارد گران بیە تشتەکان هەموو گران بینەوە و نرخەکەش هە بازارە هزاری دەن بازاری دێن بەێ بازارش دێن مساعدەی کەمی لێ دەکەن وای قازانش کەم لێ بەس مساعدەی ئەو خەڵکە دەکەین خەڵکە فەقیرە نیتی کەسانی وەک تۆ کەسانی کە بازرگانێت دوکانێت جلکەچی هەیە دوکانێکی سەوزە و میوەی هەیە ئەوها بەو شێوازە ئاگداری بارودۆخی خەڵکە هەرزان بکە شتەکەن بخوای ئاگاد لە خەڵکە بخوا ئاگای لێ دەبیتن مساعدەی خەڵکی بکەی فەقیرە نیتی خوش مساعدت دەکای ئینشاءڵڵا و هاری کاری دەبیت ئینشاءڵڵا سەرکەوتوو بی خوا ئافتکە بەخێر بن سەر چاوان بەڵێ بنێرانی خۆشەویست ئەوێکی بیستی بوون ئەمە ڕاو بۆ چوونی هاوڵاتیانی قەزای بەدەڕەش بوو لەسەر بەرنمەکەی ئەم شەومان سپاس بۆ ئێوە کە بینەرمان بوون سپاس بۆ کامیرەمانم جەلال گۆران کە وێنەکانی بۆ ئێوە گواستەوە تا بەرنمەیەکی دیکە و تا تەوەرێکی دیکە ڕێز و خۆشەویستی من قوبوو بکەن بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ